ڕێنێژام کاتتان باش گەر پێویستی نەکرد خۆی مەکەرەوە و مەی ناسێنە. لە چەمدەی ڕابردوودا زمانی کوردی زۆر گۆڕاوە، بە تایبەتیش لەگەڵ دامەزراندنی ئینتەرنێت و سەتەڵایتدا. گۆڕانکاری ڕاستەقینە لەگەڵ دامەزراندنی یەکەیەکی سیاسی کوردیدا لە باشووری کوردستان هاتە گۆڕێ. کوردی بوو بە زمانی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە زمانی نێو ماڵ و مامەڵەی ڕۆژانەوە بڵند بۆ و پێویستی کرد بگەشێتەوە و بە بڕشت ببێ بۆ بەڕێوەبردننی کاروباری دەوڵەت. زمان ئۆرگانیکە و بەردەوام تەریب بە بەکارهێنان گەشە دەکات و پەرەدەسێنێ. جێداخە هەموو گۆڕانکاریەک لە زمانی کوردیدا پۆزتیڤ نەبووە. کۆمەڵێک دیاردەی نوێ هاتوونەتە گۆڕێ، هەر هیچ نەبێ لە دیدی منەوە نەگەتیڤن و زمانی کوردیان ناشرین کردووە. من ڕێبافەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر لینکی ئەم کەناڵە لەگەڵ هاوڕێکانتانە شێر بکەن. یەکێک لەو دیاردانە بەکارهێنانی ناوی کۆ زانراوە. چەند ساڵێکە بۆ بە باو هەموو ناوێک کۆ دەکرێتەوە و دەکرێ بە زانراو. بۆ نمونە کورد هەمیشە گوتوێتی پیاو ڕق دەبێتەوە، ئێستا دەڵێن پیاوەکان ڕق دەبنەوە. خۆگەر نمونەیەکی کە لە پەندی پێشینانەوە بهێنمەوە کە دیارە پەند لە زماندا زۆر گرنگە و لە مێژووی کللتوری زماندا خۆی داکوتاوە. ماڵی خۆنەخۆر بۆ چەکمەبۆر گەر ئێستایەکێک بێ و بەکاری بهێنێ دەڵێ ماڵی خۆنەخۆرەکان بۆ چەکمەبۆرەکان. خۆگەر دەستبەرداری ڕێسای زمانیش ببم، ئەم بەکارهێنانە زمانی کوردی گەلێک ناشرین کردووە. ئەم چەند سەرنجەم لەسەر تاک و کۆ و ناسراو و نەناسراو یا زانراو و نەزانراو تۆمار کردووە بۆ هیوایەی هەر هیچ نەبێ بماخاتە گفتوگۆ. گزارشتم دیدی خۆمە، گومانم نییە کەسانی دیکە سەرنجیان جیاوازە. پێشێکێک بۆ کارم پێویستە. من لێرەدا وەک زانای زمان لەگەڵتان نادوێم، جا زمانەوان بووە یان زانای بەرجەستەکردنی زمان لە تەکنەلۆجیدا، وەکەوەی لە ژیری مرۆکردا دەیبینین یان ئارتۆفیشەڵ ئینتەلەجنس. من وەک کەسێک دەدوێم کە بەکارهێنانی چەند زمانێک لە پیشەیدا بەشێکی بنەڕەتیە. ڕۆژانە لەگەڵ تیمەکەمدا لە دانووساندام. کارمان تەنیا خوێندنەوە و نووسین و چاودێری میدیای کوردی، عەرەبی، فارسی، ئینگلیزی و زمانەکانی دیکەی خۆرهەڵاتە. لە هەموو چالاکیمدا زمان و بەکارهێنانی زمان بەردی بناغێت. لە چەند ساڵی ڕابردوودا 4 دیوانی شیعری کوردیم وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی. لە 30 ساڵی ڕابردوودا دەیان شیعرم لە زمانی دیکەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بەردەوام لە میدیادا نووسیمە و گفتوگۆم کردووە. لەسەر کار و لە دەری کار بە چەند زمانێک دەخوێنمەوە و دەنووسم. ئەمە و چالاکی پەیوەست بە زمانەوە لە گرفتی زمانی کوردی بە ئاگای هێناو. بۆ پێکانی ئامانجم ڕستەیەکی زۆر ساکارم هەڵبژاردووە. چۆلەکە باڵدارە. هێندەی دەکرێت لەم ڕستە ساکارە وردەبمەوە بۆ ئەوەی ڕەهەندی جیاوازی زمان بخەمە ڕوو. دیارە زمان دەکرێت تەماوی بێ. ڕاستە چۆلەکە باڵی هەیە، بەڵام لێرەدا باڵدار بەو مانایە دێ کە چۆلەکە دەتوانێت بفڕێ و بچێتە ئاسمان. خاڵی دوای وشەکان بەشێکی گرنگە لە ڕستەکە. ڕستەکە ئەوە دەگەیەنێ کە هەموو چۆلەکەیەک لە گشت کات و شوێنێکدا باڵدارە دەتوانێت بفڕێ، دەچێتە ئاسمان. ئەم ڕستەیە گشتگیرە، ڕاستیە، ڕاستیەشی گشتگیرە. بەر لەوەی لە شێوازی دیکەی گوتنی ئەم ڕستەیە بکۆڵمەوە پێویستە بە بەڕشتی زمان بدرچێنم. ڕستە یان زمان لەگدانی کۆمەڵێک دەنگە، بەڵام گزارشتە لە دۆخێکی بوون. جا سروشت بووە، گردون بووە، خودی مرۆڤ خۆی بووە، کۆمەڵی مرۆڤایەتی بووە، هەر شتێک بووە کە لە دەوری ئێمەیە بە خۆشمانەوە. بە پێکاتەیەکی دیاریکرا و ڕستە یان زمان پەنجەرەیەک لەسەر تێگەیشتنی مرۆڤ لە بوون دەکاتەوە. گزارشت لە دۆخێکی بوون دەکات لە عەقڵدا کە دەکرێت بە زمان بدرشێنرێ. زمان لە نێوان عەقڵ و بووندایە. گەر لە بوون بنوارم چۆلەکە دەبینم باڵدارن. گەر ڕووبەر بگێڕمە عەقڵی مرۆڤ چەمکی چۆلەکە باڵدارە دەبینمەوە. ئەوەی لە بووندایە ڕاستەقینەیە دەتوانین بیگرین، ئەوەی لە عەقڵدایە چەمکە ناگیرێت.
سروشتی ئەم چەمک چۆنە چییە بەڕاستیەوە کێشەیەکی گەلێک ئاڵۆزە ئەوەی کە پێشیانەوە دەبەستێ هەستە لەم بارەدا هەستی بیستن و دیتنە من گەر لە ژووری دانیشتنبەوە گوێم لە جریوەی چۆلەکە ببێ لە باخچەکەمدا دەم و دەست دەزانم ئەوە دەنگی چۆلەکەی باڵدارە پێویست ناکە بیبینم خۆگەر دەرگای سەر باخچەکەم بکەمەوە و چۆلەکەیەک لەسەر یەک لە درەختەکان ببینم گەر نەش جریوێنێ هەر دەزانم کە ئەوە چۆلەکەیە و باڵدارە ئەو دوو هەستەی ئاماژەم پێکردن بینین و بیستن زانیاری تەواو نادەن تا عەقڵ بزانێت چۆلەکە باڵدارە دیارە چۆلەکە باڵدارە یا چۆلەکە دەتوانێت بفڕێ لە هەموو شوێن و کاتێکدا ئەمە ڕاستیەشی گژگیرە تەنیا لە دیتن و لە بیستنەوە نایەتە گۆڕێ دەتوانم بڵێم هەست تەنیا بیری عەقڵی دەخاتەوە کە ئەمە چۆلەکەیە و لە لای تۆ باڵدارە ئەو پرسیارەی کە زۆر گرنگە ئەوەیە عەقڵ چۆن دەزانێ چۆلەکە باڵدارە ئەمە کێشەیەکی گەلێک ئاڵۆزە گەر تەمەن دەرفەت بدا لە بەشەکانی دیکەدا لێ دەکۆڵمەوە هەڵبەت لێرەدا بەجێی دێڵم ئێستا دەگەڕێمەوە بۆ ڕستە ساکارەکەم و شێوازی گوتنی جیاوازی ئەم ڕستەیە دەخەمە ڕوو باوە بیرتانی بهێنمەوە ڕستەی یەکەمم ئەوە بوو چۆلەکە باڵدارە گوتم گژگیرە و ڕاستیەکە ئێستا شێوازێکی دیکەی ڕستەکە دەخەمە ڕوو ئەویش ئەمەیە چۆلەکەکە باڵدارە ئێستا ناڵێم چۆلەکە باڵدارە دەڵێم چۆلەکەکە باڵدارە کە دەڵێم چۆلەکەکە مانای ئەوەیە کە ئەمە چۆلەکەیەکە لای ئێمە ناسراوە یا ئێمە دەزانین چۆلەکەیەکە ڕاستیەکی گژگیر نییە ڕاستیەکی سنووردارە تەنیا چۆلەکەیەک کە ئێمە دەیزانین و دەیناسین و ئەزانین کامەیە باڵدارە ئەم ڕستەیە ئەوە نابەخشێت کە هەموو چۆلەکەیەک باڵدارە شێوازێکی دیکەی گوتنی ئەم ڕستەیە ئەمەیە چۆلەکەیەک باڵدارە ناڵێم چۆلەکە باڵدارە ناڵێم چۆلەکەکە باڵدارە بەڵکو دەڵێم چۆلەکەیەک باڵدارە ئەمەیان جێی گفتوگۆیە پرسیارەکە ئەمەیە چ چۆلەکەیەک یا کام چۆلەکە باڵدارە ئایا چۆلەکەیەکە کە ئێمە دەیزانین یان هەر چۆلەکەیەکە نەزانراوە لە زماندا چەمکی تەماوی گەلێک زۆرە بە بۆچوونی من ئەمە یەکێکە لەو ڕستە تەماویانە لە ئینگلیزیشدا ڕستەی تەماوی گەلێک زۆرە بۆ نمونە ئەگەر من بڵێم I am looking for a car یان I am looking for a bird دیارە بێر چۆلەکە نییە سپایرۆ چۆلەکەیە بەسەوەیان گرفت نییە مانای چییە من بۆ ئۆتۆمبیلێک دەگەڕێم کام ئۆتۆمبیل یان چ ئۆتۆمبیلێک یەکێک کە خۆم دەیزانم یان هەر ئۆتۆمبیلێک گەر بڵێم بۆ چۆلەکەیەک دەگەڕێم ئایا مەبەستم چییە مەبەستم ئەوەیە چۆلەکەیەکم لە خەیاڵەوە بە دوایدا دەگەڕێم یان هەر چۆلەکەیەک بێگرفت نییە ئەمە لێرەدا تەمەو مژاوی زمان سەر هەڵدەدات هەرچەندە پەیوەندی بە بابەتەکەی منیشەوە نییە بەڵام کە دەڵێم دەگەڕێم لە ڕستەکەدا تەماویە ئایا ونم کردەوە بۆی دەگەڕێم یان دەمەوێ بیدۆزمەوە بیکڕم ئەوەش گرفتێکی دیکەیە ئێستا شێوازێکی دیکەی ڕستەکە دەخەمە ڕوو چۆلەکان باڵدارن ئەم ڕستەیە هاوتای ڕستەی چۆلەکە باڵدارە بەڵام دەکری ئێمە تەنیا بە تاک بدوێین پێویستی بە کۆکردنەوە نییە چونکە کە دەڵێن چۆلەکە باڵدارە ئەو ڕاستیە دەخەینە ڕوو کە هەموو چۆلەکەیەک لە هەموو شوێن و کاتێکدا باڵدارە پێویست ناکە کۆی بکەینەوە خۆگەر لە زاراوەیەکی زمانی کوردیدا ئەم شێوازە بەکار دێ بەڕاستی حەزەکەم پێم ڕابگەن جا لە کۆمنتەکانە بووە یان بە هەر شێوازێکی دیکە بووە دوایین شێوازی ڕستەکە کە لەم بەشەدا گفتوگۆی دەکەم ئەمەیە چۆلەکەکان باڵدارن ئەمە هاوتای ڕستەی چۆلەکەکە باڵدارە ئەم شێوازەیان کۆیە
چۆلەکەکان باڵدارن کۆمەڵێک چۆلەکە کە ئێمە دەزانین کامانن لامان ناسراون هەمویان باڵدارن ڕاستیەکی سنووردارە ڕاستیەکی ڕەهانیە کە من دەڵێم چۆلەکە باڵدارە ئەوە ڕاستیەکی گشتگیری ڕەهایە بەڵام کە دەڵێم چۆلەکەکان باڵدارن کۆمەڵێک چۆلەکە کە ئێمە دەیانزانین هەمویان باڵدارن ئەمە هەموو چۆلەکەیەک ناکات بە باڵدار لەم بەشەدا 5 شێوازی ڕستەیەکی ساکاری زمانی کوردیم تاوتوێ کرد ئەوانیش ئەمانن چۆلەکە باڵدارە چۆلەکەکە باڵدارە چۆلەکەیەک باڵدارە چۆلەکان باڵدارن چۆلەکەکان باڵدارن من لەم بەشەدا گەڕامەوە بۆ بەردی بناغەی زمان کە ڕستەیەکی گەلێک ساکارە چۆلەکە باڵدارە هەڵبەت بەردی بناغە گەلێک گرنگە بۆ ئەوی بتوانین کۆشکێکی تۆکمەی ڕازاوی لەسەردا بڕێژین من سوپاسی ئەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبافەتە